ڕووکەنە ئێرە پیلانێکی نێودەوڵەتی و هەروەها بەدەستی دیکتاتۆرەکەی شاری بەغدا کۆمەڵێ خەڵک کە زیاتر لە 5,000 کەس لە شاری هەڵەبجە کرانە ئامانج و بوون بە قوربانی لەسەر ناوی هاوسەرۆکایەتی و هەواڵانم لە تەبگەری ئازادی کۆمەلگای کوردستان بۆ ڕۆحی پاکی شەهیدانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی ئازادی ڕێگەی کوردستان سەری ڕێزدا دەنەوێنین و هەر لێرەدا هەموو شەهیدان و تێکۆشەرانی کە لە ڕێگەی ئازادی کوردستاندا گیانیان بەخت کرد سەری ڕێزدا دەنێن و بەبیریان دێنینەوە. وەک دەزانن 34 ساڵ بەر لە ئێستا لە ڕێگەی دیکتاتۆرەکەی بەغدا و لە ڕێگەی حیزبی بەعسی فاشی و بە ئاگاداری نێودەوڵەتی و بە ئاگاداری تەواوی داگیرکەرانی کوردستان کۆمەڵکوژیەکی خوێناوی تراژیدیا لە شاری هەڵەبجەدا بەڕێوە چوو. بۆیە ئێمە نەفرەت دەکەین لە هەموو ئەو دەستانەی کە هاوکار بوون بۆ حیزبی بەعس و ڕژێمی سەدام حوسێن، هەروەها بۆ داگیرکەرانی کوردستان و لێرەشەوە ئیدانەی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکەین کە تاکو ئێستا 34 ساڵ تێپەر دەبێت بەسەر کارەساتی هەڵەبجەدا، بەڵام خەڵکی هەڵەبجە مەعاناتیان زۆرە و هێشتاش مناڵەونبووەکان نەدۆزراونەتەوە بە دوواداچوونیش نییە. هێشتاش بریندارانی چەکی کیمیایی هەڵەبجە هێشتا ئازار دەنۆشن و لە لێگەڕینیشدانین بۆ چارەسەری. هێشتاش پێداویستەکانی شاری هەڵەبجە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. دەسەڵاتێکی گەندەڵیش لە هەرێمی کوردستاندا لەو دۆخە بەرپرسیارە. ئێمە ئیدانەی کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین و دەڵێن ئەمە ڕۆژێکی ڕەشە، پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی ئەوانەوە، بەڵام بەر لە هەر کەسیش دەسەڵاتی هەرێمی کوردستان، چونکە ئەو کەسەی کە لە هەڵەبجەدا سەری خۆی هەڵدەگرێ و لە ئاوی ئیجەدا دەخنچێت ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە. ئەو کەسەی موچەی نییە ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە. ئەو کەسەی نەوتی نییە ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە. ژنێک دەکوژرێت ئەو دەسەڵاتە لێی بەرپرسیارە. و ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی کیمیابارانی هەڵەبجەش، هەڵەی سیاسیەکانی سەرکردەکانی گەلی کورد هۆکار بوو بۆ کارەساتی هەڵەبجە. بەداخەوە لە ئێستاشدا کۆمەلگای مرۆڤایەتی و بە تایبەتی گەلی کورد ڕوبەڕووی کارەساتی خوێناوی دەبێتەوە، لە خەتەری ئەوەدایە. ئێستاشی لەسەر بێ دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە لە جێی ئەوەی لە خەمی خەڵکدا بن، لە جێی ئەوەی نەبین بە تەرەفێکی ئەو ململانێ و شەڕە خوێناویەی کە ئێستا ئەگەری هەیە ڕووبدات، بوون بە بەشێک لە سیاست و ئەجندای داگیرکەران. بۆیە جارێکی تریش کارەساتی بەو ڕەنگە چاوەڕێ دەکاتەوە. وەک بینیشمان لە ساڵی 2014دا بەهۆی هەمان شێوازی هەڵەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە شەنگال خوێناوی بوو جارێکی تر لە هەڵەبجە خراپتری بەسەر هات. بۆ جارێکی تر میلەتی ئێمە ئەبێ ئەو هوشیاریەی هەبێت لەم دەسەڵاتەی قبول نەکات ئەم جۆرە مامەڵەیە لەگەڵ دۆزی سیاسی گەلی کووردا. بۆ ئێمە لێرەوە جارێکی تر بانگ لە گەلەکەمان دەکەین، تەنها ڕێگە چارەیەک یەکێتی و یەکریزی و یەکێتی نەتەوەی کووردە بۆ ئەوەی کە جارێکی تر ڕێگری بکەینەوە لە دووبارە بوونەوەی کارەساتی وەکو هەڵەبجە. و بە خەڵکی هەڵەبجەش دەڵێن ئێمە وەکو تەفگەری ئازادی هەمیشە لەگەڵ ئێش و ئازارەکانی ئەواندا ژیان دەکەین، لەگەڵ مەعاناتی ئەوانداین. بۆیە لێرە و جارێکی تر نەفرەت لە هەموو ئەوانە دەکەین کە دەستیان چووە خوێنی خەڵکی هەڵەبجە، کە بەشدار بوون چەکیاندا بە ڕژێمی بەعەز و لە هەموو ئەو داگیرکەرانەی کوردستان کە ئێستاش لە پیلانگەڕیدان بۆ گەلەکەمان.
بەڕاستی ئەمڕۆ ئەمێ و پەیامە بگەێنم لە ڕێگەی ئاژانسی پەرستانە بێ هەر ئاژانس و کەناڵی میدیای دیکەوە بێت دەمەوێت ئەماژە بۆ بدەم کە بۆچی لە 14 مارسا دەیکەن بە پشوو لە بە خاتری لەدایکبوونی مستەفا بارزانی باشە ڕەن باوکی نەتەوەیی کووردە بەڵام ئەگەر بێنسەر باوکی نەتەوەیی لەو پلە باڵاتر هەیە قازی محەممەدمان هەیە یا خۆ شێخ محمودی نەبرمان هەیە ئەمە ئەو و ئەگەر دیقەت بین لە سا 76 زیاتریش کورد هەر پارتی قوبوڵ نییە نەک مستەفا بەرزانی بە باوکی نەتەوەیی ئەژمار بکات بەڵێ بەڵام شانزەی سێ شانزەی ئادار ناکرێتە پشوو بۆ 5,000 شەهید و 2500 ئەنفال نەکار 5,000 شەهید زیاتر لە 5,000 شەهیدی شیمێباران هەیە لە هەڵەبجەیە بەڵام ئەگەداری ئەوش بین کە زیاتر لە 2500 ئەنفاریشمان هەیە لەم شارەیە من خەڵکی ئەم شارە نیم بەڵام ئەم شارە مڵکی هەموو کەسێ هەموو تاکێکی کووردە لە هەرجیەکی ئەم جیهانەیە بێت